یارانە کوردەوار وەختتان وەخەیر، یارانە ئاخێزی کوردەوار سەربەخۆ. ئەم دیبەیتە ناوی دیبەیتەکانە ساڵەکانە نەمایشە و تەلفیقەوێت لەگەڵ دەورانی کۆرۆنا و ساڵەکانە کۆرۆنا. ئەم دیبەیتە هەم کارگایەکی ئاموزشیە بۆ ئێوە کە ئەگەر و بەرهەجمەی نەیاران و خاران و دوژمنان و مەتە کوردی قەرارتان گرت بتوانن جواب بدەنەوە، و هەم بۆ داهاتوان و ئەوانەی کە لە ئایندەوە تێن و ئەوانەی کارەزگا هێگەرەکیانە لە گۆشەیەک و چاوێک بخشێنن بە اتفاقاتێک لەم سەرزەمینە گۆزەشت. ئەگەر مراجعەیان کرد بە مەتنە ئێمە تووشە سەر لێ شێواوی و پارادۆکس و کاولی نەبن، لەوەی کە ئێمە مەجبورین لە ناوە دیبەیتەکانمانە بڕێک دەستەواژە و بڕێک سفەت و لە بڕێ جێگەی شادجمێن نسارە مخاتەبە دوژمنە خۆمان بکەین. حقیقەتی لەلایەن دۆستێک انتقادێک کە هەمیشە تکرار ئەوێتۆ تکرار بوو، و بۆ خاتری ئەوەی کە متعسفانە لەوانەیە من نەمتوانی بێ لە توولە دیبەیتەکانە گۆزەشتە یان وەختی نەبوو بێت یا بە سوورەتی شەفاف و بە سوورەتێکی کۆنکرێت نات بمە سەری ئەم مەسئلە بەجێ بێڵێت کە لە تەوزیحدانە یارانە ئاخیزە کوردەوارە سەربەخۆیش بەدەربێت. ئەوەڵەن ئەوەی کە ئێمە مەفاهیمە تازە تێرین و ئەوەی کە ئێمە مەفاهیمەکان جێگەنشینە مەفاهیمە گۆزەشتە ئەەکەین لە ئەم مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، سەبەبەکەی ئەوەسە کە ئێمە خۆیشمان لە توولە مبارزەیەکا کە ئەیکەین متەکاملتر ئەوین، و هەر لە سەرەتای شۆوتمان کە ئێمە ئەڤلوشن ڕەڤولوشنین و هەتا ئەڕۆینە بەرەوە و هەتا پێشتر ئەچین دەرک و دەریافتمان نسبەت بە مەسائل ئەمیقتر و قوڵتر ئەوێت و ئەتوانین فۆکۆسێکی ئەمیقتر بکەین لەسەر مەسائلان. بۆیە هیچ نەکۆڵیەکمان لەوە نییە کە بازنەگەریەک بکەین لە نەزەراتمان مەفاهیممان بگۆڕین و بتوانین لە ڕاستای ئەو پرینسیپە ئەسڵیانە و ئەو ڕەوەندەی کە خەریکین تێی ئەەکەین حرەکەتێکی دروستتر چڕوپڕتر و بە قودرەتتر بکەین. بۆ خاتری ئەوەی کە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەستیان بێدەلیل نەوێت و نەتوانن جوابە حانقین و جوابە تەعاترکەران و نەماویشتەرانە عەسر حازر بدەن، من ئەم دیبەیتم بۆ ئەوان و بۆ نەسڵە داهاتوو دانیاگە. ئێمە لە عەسرێکا زەندگی ئەەکەین کە عەسرە نەمایشە، عەسر تەعاترە، عەسرە نەمایشێکە کە بەرگۆستەرەیە ئەم گیتی و ئەم جەهانە حاکم بووگە. یاڵەتە متحدەیە ئەمریکا و نظام سڵتەی جەهانی بەتەنها لە ڕێگای ئەبزار و چەک و ئەبزار نظامی و تەفەکرات و قەوانینە خۆی بەر ئەم جەهانە حاکم نییە. حتا زیاتر نظام سەرمایەداری و نظام جودۆ کریستیانیتی ئینقیاد ئیدامە پەیدا ئەکات لە کارەکەی حرفەییتر، واردتر و قودرەتمەندتر ئەوێت. شکل و شێوەی ئێبرازە دەسەڵات، شکل و شێوەی چۆنیەتیە سڵتەکردن بەسەر ئەم جەهانە و بەسەر ئینسانەکانی گۆڕیاگە و تەمامە ئەم ئەبزارانە هاوکاتەکە یەکتریا خەریکن حرەکەت ئەکەن. ئەم مەسئلەیە جامعەیە نەمایشە نەکەشفە منە، بەڵکو یەکەم جار تەوەسۆتە کەسێ بە ناوی گەیدوبۆڕ، مارکسیستە فەڕانسەوی لە دەهەی 1960 نەزەریە پەردازی کریا لە کتاوێک بە ناوە کتاوە جامعەی نەمایشە. ئەم کتێوە مەوجودە، هەر کەسێک کە گەرەکی بێتوانێ بڕوا متالعەی بکە. ئەما ئێمە لە ناو سوتورە متالعاتە گیرەکەین
بۆ ئەوانەی کە هەن بە شوێنە کەلامە فاخر و ئاکادمیکە، بۆ ئەوانەی کە فکر ئەکەن کەلامە ئاکادمیک تەکانیان ئەدات و لە ناوە ئەم دنیای مەتریکس و تەوەحوم نەمایشە تێنە دەرۆ، ئەگەر ئێمە گەرەکمان بێ بە زوانە دوڤۆر و بە زوانە واڵتەر بنیامین و بە زوانە ئادێڕنۆ و بە زوانە کەسانێکی تر بدوێن، باوەڕکە نەک تۆ تەکان نادا و نەک تۆ بۆ لەحزەیە بۆ چرکە ساتێک ناوەتە ناوە حەقیقەتە زندگیە خۆت، بەڵکو تۆ مەسختر ئەکا ئەنگار لە نەشعەی تریاکی، ئینگار لە نێوان ئەم شەڕە تریاکە دەرگیر بووجی و بەرت نادا. ئەوەی تۆ ئەرزا ئەکات نەمایشدانە ڕەوشەن فکریە، نەمایشدانە باسەوات بوونە، نەمایشدانە ئینسانە هاو چەرخبوونە. ئینسانە هاو چەرخبوون چه شکلیە؟ ئەو جۆرە سەوا تەلەڤیزیۆنەکان ئێژن، ڕەسانەکان ئێژن، ئەو جۆرە سەوا سۆشیال میدیاکان ئێژن، ئەو جۆرە سەوا تۆ لە ڕێگای بۆمباردمەنتی تەساویرە ڕەسانەییوە دەریافتی ئەەکەی، نەحەجێکی تر. هاوچەرخبوون بە معنای ئەو ئینسانە نییە کە بتوانێت تاریکیەکان عەسرە خۆی بوێنێت، بەڵکو بە معنای ئەوەسە کە نەمایش ئەدات، بە تەمامە قوا خۆی نەمایش ئەدات. و من گەرەکمام دیبەیتە ئاوا دابنێم تا بزانم چەند نەفەر لەم ئینسانهای ئەم ڕۆژیە متەشەخصە ئەخلاقمەند پاک و پوختە لێ حاڵی ئەون لی تێ ئەگەن و لە فەساد و مەنجەلابێکا کە خۆیان و ئەم جەهانەی داگرتگە ئاگادارن و ئەتوانن لە ڕاستای پاککردنەوەی ئەم وەزعیەتە حرەکەت بکەن. یاڵەتە متحدەی ئەمریکا نظام سڵتەی جەهانی هەلیوود گەورەترین ئەسلحەیەسی سیلیکۆن وەلی ئەو جێگەیەی وە توانی گێسی لە جەهانە سایبەرە و لە دنیای لاهوتە ئەو عەزەمەتە و ئەو سڵتە دروست بکات بەرجەهەن حکوومەتەکە. جەهانە گوزەشتە و جەهانە ئەمڕۆیە ئێمە و جەهانە داهاتوویە ئێمە لە ئینقیاد مطلقە ئەوانە قەراری گرتگە و من بۆ ئەمە مەسادیق تێرم و مەسائل مەترەحەکەم. بزانن یەک سەردەمانێک لە دەورانە ئێمە کە هەجمە ئەکریا بە ژیانە مردم، یەک دەورانێک کە لە ژێرە کۆچدانە ئینسانەکان لە حەقیقەتە واقعیە زندگیە خۆیان بەرەو ژیانە ئوردوگاهی دەستەواژەی دەهاتی و دەشتەکی و شاریان دروست کرد، تعبیرێک کە لە تەساویرە فیلمە فارسی لە دەهاتی ئەیان کردەوە ئینسانێکی سادە دڵ بوو کە لە ئەبزارەکان و لە مراودات شاری حاڵی نەبوو. نمونەی بەرجەستەی ئەمە لە سینەمای ئێرانە یا کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسیە ئێرانیە لە فیلمەکانە سەمەد دەرئەکەوت. سەمەد کابرایەکی دەهاتی بوو، بە تایبەتی لە فیلمە سەمەد بە شەهر میرەوەت، سەمەد ئەڕواتە شار. سەمەد کە هاتە شار ئینسانێکی سادە دڵ بوو، ئینسانێک بوو چوو کار بکات و پێی وا بۆ ئێشێ کار بکات و بە ئەندازەی 4 کرێکارکاری ئەکرد. تەمامی کرێکارەکان کە لە شارە ژیانیان ئەکرد و کرێکارە شاری بوون بەدەسە ئەم کارکردنەی سەمەد ناڕازی بوون. پیانوت چیەکەی؟ ئێمە گشتمان هیلاک بووین بۆ وا خۆت ئەپڕوکێنی، بۆ وا بەرخورد ئەەکەی، تۆ ناوێ کار بکەی، تۆ ئێشێن نیشان بدەی کە کارەکەی، نیشان بدەی، یعنی هەر لە خۆتۆ خۆت بلەقێنی تۆ و کار نەکەی. بەنەوعی شاری بوون وا تەشبیه ئەکریا و وا ئەخریا ناو زەهن. ئینسانە شاری ئینسانێکی کڵاوبەردارە، ئینسانە شاری ئینسانێکی نەمایشیە، ئینسانە شاری ئینسانێکە کە لە پشتە پسە زەواهرە دنیای مدرنە وجودە ترسیاگە خەسیاگە منفعەت تەڵەبە چەپڵە خۆی قایم کردەگە و دەهاتی مەوجودێکی سادەس و دەهاتی مەوجودێکی بێشیلە و پیلەس بێ خودعەز و ئەمە قەشەنگ نییە لە دنیای ئەو ڕۆژیە ئینسانە دەهاتی پێکەنن.
ئینسانە داهاتی بە دوا کەوتک ئەزانن. بەڵام ئێمە لە ئاخێزی کوردەواری سربەخوا بەفرە کەسێ وتمان داهاتی. منزورە ئێمە چ بوو لە داهاتی؟ اتفاقێک کە کەوت لە عەسرە حازرە لە تەیەسی 40 ساڵ ڕابردووە ئەمە بوو کە ئیدەیەک لەم سەرزەمینە ئێمە نەک دێهاتی بە معنای سادە دڵبوون، نەک دێهاتی بە معنای بێشیلە و پیلە و خودعە و پلان و ئەوانە بوون، بەڵکو دەهاتی بە معنای تەقلیدکردنە لە کڵاوبەرداری و زرنگی شاریەکان بەکاربریا. یعنی چۆن؟ یعنی ئەگەر ئەوسا تارانیە بەغاییە ئەسەمۆڵیە پاریسیە وا خۆی ئەنواند کە ئینسانێکی زەرەنگە و گورگە و قەپەکاوە سەرە گشت کەسێکی و کڵاوبەرداری خاص ئەزانێت و ساختە چێتی فرە خاص ئەزانێ، کابرایەک هات ئەمانەی فقط تەقلید کرد، نەک لەو محیتە گەورە بوو بێت، نا هات فقط ئەمانە تەقلیدکە و پێی نەیەکەوت، نێزانی ساختە چێتی خاص بکات، کڵاوبەرداری خاص بکات، قێزەونێ لێ دیار بوو، نەسادگی و بێشی لە پیلەگیە جارانی مابوو، نە هیچ کەرامەتێکی بۆ مابوو، نەتوانی بووی بە شکڵە دانەیە تارانیە کڵاوبەردار دەربێت کە وەختی کڵاوت هەڵەگرێت 2 ڕۆژی پێچێت 3 مانگی پێچێ دەزانیت چی پێت کردگە یا لە چل ڕێگەیەک و هات کەسە ناوە بۆ تۆزی خەلاقیەتی بەکاربردگە. پس دێهاتی بوو بە کێ؟ دێهاتی بوو بە شکڵە ئەم جۆرە ئینسانانەی کە لە ساحەیە کوردەوارە بەناوە ڕۆشن فکر و بەناوە ڕەهبەرە سیاسی و بەناوە هەڵسوڕاوە فعالە مەدەنی خەریک بوون تەقلیدە کابرایەکی پاریسیان دەرهاورد، خەریک بوون تەقلیدە کابرایەکی نیویۆرکیان دەرهاورد، خەریک بوو تەقلیدە کابرایەکی تارانیان دەرهاورد. دەهاتی بوون، یا دەهاتیەک کە گەرەکیس یا تارانیە کە گەرەکیسی بازیگەریە نەقشە مناڵێکی پاریس بکات، ناتوانی، پێی ناکەوێ، لێی ناکەوێت، تەواو قێزەونە. بۆیە من لە ڕۆمانەکەی جاودانگیە میلان کۆندرا کە باسە پیرەژنەکە ئەکات کە لە پڕێکا هەڵەگەڕێتەوە و بە مرەبی مەلەکردنەکەی خۆی ئەشوەیەکی زەریفی ژنانەتێت، بەڵام ئەم ئەشوە لە بەدەنی قرچۆڵی چڕچۆڵی پیرەژنانەی ئەو تەواو ناشیرینە بەحسم کرد. خودە حرەکەتەکە زەریفە، بەڵام بە تۆ ناکەفێ. ئەم جۆر ساختە چێتی و کڵاوبەرداریە لەوانەیە دانەیەک پاریسیتیە حرفەی بووێ، بەڵام بە تۆ ناکەفێ، تۆ نەیتە ئەو حەدە. بۆیە ئێمە لەگرا لە دەستەواژەی دەهاتی ئستفادەمان کرد. دەسی تەرین شتێک کە ئەتوانێت تەخریبە ئەم چهرە بکات. دنیای نەمایش دنیایەکە مەحسوورە لە تەساویرە پەراکەندەیەک کە لە قاڵبە یەک بەستا ئێرائەکرێت و مخاتەبینێکی گشتین. تەسویرێکە ئیجادیەکە تەسویرێکی غەیری واقعیە لە ئینسان لە زندگی، و ئەم تەسویرە غەیرواقعیە تەبدیل بە واقعیەت ئەوێ بە شێوەیەکی هیپنۆتایزکریاک لە زەهن ئینسانێکی هیپنۆتایز بووگە. دنیای نەمایش و دنیای تەئاتر لە ئینسان فاعلیەت ئەسێنێتەوە و تۆ لە ئینفعالێکی تەواوە، لە منفعلبوونێکی تەواوە، لە ئینزەوایەکی تەواوە لەگەڵ جیهانێکی تەوەهمیە ڕوبەڕوو ئەویتەوە و هیچ تەسویرێک ئیتر لە واقعیەت دەریافت ناکەی. لەگرا زندگی واقعی ئەکوژرێت، ژیانە واقعی ئەکوژرێت، لەگرا کار خەلاقانە ئەکوژرێت، لەگرا بیرکردنەوە بە حەوزەی ژیان ڕۆژانە و مەئاسات و موسیبەتەکان و ڕەنجەکان ئەکوژرێت. و ئەوەی کە
پڕی ئەکاتۆ سەرگەرم بوونە هابیە. دەهەی 1370 لە شارە کرماشانە کە من بووم، هەر مەجلسێک کە ئەڕۆشتی دانیشتیت بە تایبەتی مەجلسە جوانان بەحس لەوە ئەکریا ئێمە بەدبەختین، ئێمە سەرگەرمیمان نییە. قافڵەوەی کە ئەوەی ئێمە ئەمان کرد زندگی بوو، بەڵام ئێمە بە شوێنە ئەوە ئەگەڕیاین سەرگەرم بووین، بۆ یەک فرێک پەنایان ئەورد بە ئەلکۆل خواردن. ئەم نوعە لە سەرگەرمیە بەناو تەفریح یا سەرگەرمی یا هۆبی یا ئینتەرتەیمنت تەبدیل ئەو بە مەشروب خواردن. 4 ڕەفیق 5 ڕەفیق بە یەکۆ بن و ویسکیەکیان ئەسەند، ڕانێک کاوڕێکیان ئەوڕی ئەڕوینە دەرێ و ئاگریکیان ئەکردو و مەسیانە کرد. یا ئەبوو بە مەجالسە مەسرفە مەواد مخدر، یا ئەبوو بە ئەنوا و ئەقسامە فانتەزیهای جنسی. با کابرا بەحسی ئەکرد کە ئێمە هیچ سەرگەرمیەکمان نییە، سەرگەرمیمان نییە. حوزەیە سەرگەرمی و تەسەلوتێک جەهانە سەرمایەداری جودۆ کریستیانەتی لە ڕێگەی کۆرپۆریشنەکان و بەسەری و سەوار بوو. حوزەی سڵتەیە سەرمایەداریە تەکنۆ سەرمایەداریە، یعنی تەرکیبێک لە تەکنۆلۆژی، اطلاعات، هەبی و سەرگەرمی لەگەڵ بازاڕە. و ئەمە جەهانێکە کە ئێمە ئەمڕۆ خەریکین تەکیا ڕوبەڕوو ئەوینەوە. پەیبردن بە ئەم دنیا بۆ ئێمە ئاسانتر بوو لەبەر خاتری ئەوەی ئێمە زووتر هاتینە ناوە دنیای غەرب، لە زمانێکە کە هەنووز سەرزەمینە ئێمە واردە ئەم قۆناغە نەکریا بوو. قۆناغەکانی دواکەوت بوو. دواکەوتنە ئێمە بە معنای ئەوە بوو کە ئێمە لە خەسیاگی دنیای مدرن بەجێ ماگین، نە ئەوەی کە ئێمە بە پێشکەوتنەکانی نەگەیگین. نە، ئێمە هەنووز دەستەمۆ نەکریاگین، هەنووز ڕام نەوگین. بە قەوڵ خۆیان ئەگەر تەشبیه بێت بە حەیوان ئێمە جوتە ئەوەشینین. هەنووز نەیانتوانی گە هەوسارمان کەن، هەنووز نەیانتوانی گە دەستەمۆمان کەن. ئێمە لەو حەوزە دواکەوتوو بووین بە نسبەتە ئینسان غەربی. بەڵام تۆ لە دوای ماجرای دووی خورداد و جەریانێک بەناو ئیسلاحات انفجارێک و وەرچەرخانێک وێنی لە حاکمیەتی جمهوری ئیسلامی، دوای ئەوەی کە حاکمیەتی جمهوری ئیسلامی بە ئیستقرارە خۆی و بە ئەوتۆریتەیە خۆی ئیتمینان پەیاکە، ناگەهان ئیتفاقێکە کەفێ، ناگەهان لە ژێرە ناوە وەرچەرخان و ئیسلاحات جەهانە تەساویر و نەمایش حملە ئەکات. لەسەر ئاغازە هەزارەیە 21 سەدەیە 21 لە هەزارەیە دووەمە تۆ ئەوێنیت کە سەرزەمینە کوردەوار بە شێوەیە حرفەیی و سیستەماتیک تحتناو ئیسلاحات ڕژیمێکی ئینقیادگەری جوولەکە بەسەر ئەم سەرزەمینەوە شروع ئەکات بە باستۆلیدکردنە ئاخرین دەستاوەردەکانە جەهانە سڵتە و سەپاندنیان بەسەر کۆمەڵگای کوردەوارە. لەگرا ئەو احتکارەی کە کریا بوو، ئەو احتکارەی کە کریا بوو لە هەرچی شتە، لە بازی، لە سەرگەرمی، لە ئینتەرتەیمنت، لە سێکس، ناگەهان جڵەوەکەی بەردریا و لە پڕێکە لە ژێرە ناوە فەرهەنگە بازار، اقتصادە بازار، سەرمایەداریە بازاری و نەئۆلیبراڵی جڵەوەکەی بەردریا. خۆ ئیستا تۆ لە شارە سنە و کرماشان و هەمەدان تاران پێشکەشە کوڵە سووچ نادۆزی تۆ کافە کتابدا نەنریاوێت. کافە کتێو بووگە بە دەستاویزێ کە تۆ بڕۆی قاوە بخوای. کافە کتێو دانێن. کافە کتێو بووگە بە جێگەی چی؟ کافە کتێو بووگە بە جێگەی گرتنە عەید میلاد بۆ LGBT و
ترانسجندرەکان لەکوێ لە کرماشان. خب کردنەوەی ئەمە یەکسری زەوایای گەرەکە کە ئێشێ ئێمە تعریفی بکەینەوە. پس ئێمە وتمان جامعەی نەمایش جامعەیەکە کە هیچ بەرداشتێکی لە واقعیەت زندگی نییە، بە جزئیات ژیان ڕۆژانەی خۆی ئەهەمیەت نادا، بە شدت لە سیاست دوورۆ ئەکەوێتەوە و ئەڕواتە ناو محاق سڕبوونە سەرگەرمی و هۆبیە. و تەمامە تەساویر و دەرک و دەریافتێکە لە جەهان هەسی لە ڕێگەی شاشەکانە تەلەڤیزیۆن، شاشەکانە مۆبایلەکانێتی، و ئەم ئینسانە هیچ بەرداشتێکی لە مەوجودیەت و زندگی حەقیقیە خۆی نییە. ئەم کارە ژیان ئەکوژێ، معنای ژیان ئەکوژێ، کارە خەلاقانە ئەکوژێ، جەوهەر ئینسانی لەبینەوە. و من و تۆ هیچ کامان تعبیر ناکەین لە ئینسانێکی دارایە تایبەتمەندیەکانە، مەوجودێک کە متەبەلور بووگە لە ئەگزیست و لە هەستیەتەوە، کە ئەتوانێت ئافرەندنێکی تر بکا لەم دنیا، کە ئەتوانێت ئەم بوونە ئینسانیە خۆیە جۆرێکی تر بنوێنێت، پەدیداری بکات، جۆرێکی تر دەربخات، فۆرمێکی تر دابنێت. پس تۆ تەبدیل ئەوی بە مەوجودێکی منفعلی مەسرفگەرا، کەنسومەری مطلق، مەسرفێک کە هیچ نیازێکی لە پشتانیە و نیاز ساختەی بۆ دروستکریاگە. پەستێن ئەم مەقولە بەڕەسیەکەین تا بزانین کەی ئێمە واردەم دنیا بووین و چه اتفاقی قرارە بۆ ئێمە بکەفێ. پس تەقازایەک بۆ سەرگەرمی لە سەرزەمینە ئێمە مەوجود بوو. بزانن فرەیەک لەوانەی لە حەلیمە کوردستانە هاتنە دەرەوە وەختە خۆی ئەیان وت گیرمان کردگە لەم بۆگەنستانە، بۆ فکریانە کرد داخریاگە. سەبەب چ بوو؟ سەبەب دیشی سەتەلایت بوو، کاناڵەکانە تەلەڤیزیۆنیە تورکیە بوو، سریاڵهای عجیب و غەریب بوو، تەسویرێکی غەیرەواقعی لە جیهان نیشاندان بوو. وای کردبوو کابراکە لە حەلیم و لە هەر بەشێکم کوردەوارە و مەسەڵەن قاچی خستووە سوئد، ئاوایە کردو لەگەڵ کیا جوود بم، لەگەڵ کیا جوود بم. ئەم تەسویرەی بەرداشت کردبوو، تەسویرێکە فکر ئەکات واردە فاحشەخانەی جەهانی ئەوێت. پس تۆ ئەوێنی لەوێ تۆ لە ژێرە بمبارانە تەساویرە زندگی خۆت، حقیقەت ژیانە خۆتت لە بەرچاو ئەکەوێت. تۆ ئەوڵین اتفاقێکە بۆت ئەکەوێ خیاڵت ئەکوژن و تۆ ناتوانی خیاڵە بەفرێنی. خیاڵێتێن مەوجودیەتی نییە، خەلاقیەتی ئیتر مەوجودیەتی نییە، ئیتر هونەر تعبیرە لە زندگی ناکات بە هیچ شێوەیەک. بزانن قدرەتە تەساویرە نەمایشیە هەلیوود چنان قدرەتیشی عەزیمە کە تەمامە گۆستەریە سەر زندگی ئینسان و حیاتە ئینسانی پڕۆ کردگەسەوە. با من ئێوە بووەمە ناوە بەحسێ بڕێک لە فیلمەکان و لە ڕیالەتی شەوەکان کە لە دنیای ئەمڕۆ دروستکریان و چەمبەرەیاندا بەسەرە زندگی ئینسانەکانەوە. تیمانەیە ئەوەڵ فیلمە کینگ کۆنگ، فیلمە دایناسۆرەکان و پارکە ژوراسیک یا ژوراسیک پارک. ژوراسیک پارک داستانە مەوجوداتێکی ئینقراز پەیدا کردگ لە سەردەمانێکی قەدیمە بەناوە دایناسۆر. دایناسۆرێک کە لە ڕێگەی هەنێ پێشەوە طبقە نەزەرە بڕێ دانشمەند یەک سەردەمانێک لە دەورانهایەکی زووی دووری بەر لە ئینسانە زندگیان کردگە و لێدانە شەهاب سەنگێ لەسەر ئەم کوڕەی خاکیە ئەمانەی لە بین بردگە.
بەڵام زیندووکردنەوەی دایناسۆر لە عەسڵە حازەلا لە پشتە تەساویرە نەمایشی بە ئستفادەکردنە لە ئاخرین تەکنۆلۆژیەکان بۆ خوڵقاندنە تەسویرێکی واقعی لەم دایناسۆرە. هیچ سوویەکی تری نەبوو ئللا ئەوەی کە دایناسۆر نەمادە ئاشوو بە تەبیعەتە. دایناسۆر نەمادە وەحشەتە تەبیعەتە. دایناسۆر نەمادە عەزابە تەبیعەتە. دایناسۆر نیشانەی سەرکێشی تەبیعەتە وە نەسڵی منقەرز بووگە. وەختی ئینسان ئەتوانێت تەبیعەت کۆنتڕۆڵ کاوە سەوارە بەر تەبیعەت بێت، تەبیعەتەن نەسڵە دایناسۆر منقەرز ئەکا یا هەر چەشنە مەوجودێ وەکو دایناسۆر. تەسویرە دۆوەم کینگ کۆنگە، گۆریلێکی گەورە لە جەنگەڵێکە کە تێرینێ ناو شار بۆ نەمایشدان، بۆ تەئاتر و سیرککردن، بۆ پوڵ دەرهاوردن، بۆ سەرگەرمکردنە مەردەمانێکی مەحسوورن ناوە ساختمانهای گەورەی ئاسنی و بتۆنیە. لە تەی ئەم ئازارانە کە بەر ئەم مەوجودە ئەیوێنن کە بەشێکە لە تەبیعەت، بەشێکە لە تەبیعەتی یاخی لە ناو شارە دەستکردە ئینسانە، ئەم مەوجودە ڕەم ئەکا و یاخیەوێت و زنجیرەکانی ئەوڕێت و ئەکەوێتە ناو شار و تەواوە دەستاوەردەکانە بە شەر شووەکە بە تخریبکردن لە ماشینەکانی، لە بازاڕەکانی، لە خیابانەکانی. و ئەمە بەشەرە کە لەسەری گەورەترین نەمادی سوڵتەی بەشەری سەرمایەداری، دنیای سەرمایەداری کە گەرەکیسی بەسەر تەبیعەت و فەرمان بڕانێت ڕواتە سەر گەورەترین بورجە ئەمریکا و لەوێ تەوەسۆتە هەواپەیماکانە ئەرتەشە ئەمریکا ئەکوژرێت و سقوط ئەکا و چارە ئەم قودرەتە سەرمایەداری ئەمریکاییە ناکات. با بێنە سەر ڕاڵەتی شەوەکان ئەوانەی پێیانێژن ژیانە واقعی، ریالیتی شۆو، ژیانە واقعی ئینسانەکان، بازنمودە تەسویرە ژیانە واقعیە ئینسانەکان کە مەورد استقبالە ملیاردها ئینسان واقعوێت. بەر لەوە ئیشارە بکەم بە بەرنامەیەک لەگرا کە منەوسا ڕفیقەکانە خۆمم لەگرا ئەدی تەرەفداران و تەماشاگەرانە پڕۆپاقورسە ئەمە بوون. من ئەم بەرنامەمە لە دیبیتەکەی میرۆتۆکراسیا بەحس کرد. Who wants to be millionaire؟ کێ گەرە کێسی بێتەوە ملیۆنێر؟ بەرنامەیەک بوو کە بریتانیا دروستی کرد و ئەم بەرنامە لێو دووە امتیازی فرۆشەکەی بە ئەکسەریەتی کشوەرانە دنیا و وڵاتە متحدەی ئەمریکا و حتا عەرەبستانە سعودیش دەریا. من ئاگادار بووم کە بە عەرەبیشەم بەرنامە ئەکرێتیتر نازانم عەرەبستان بوو یا لوبنان بوو. Who wants to be ملیۆنەر بەرنامەیەک بوو کە عدەی شرکەت کنەندە ڕووینە ناوی، شرکەت کنەندەی ڕوویە ناوی و بە سوعالاتێک کە لێیان ئەکرد ئەوە ساحێوی 1 ملیۆن. ئەمە پەیامە ئەمە چی بوو؟ پەیامە ئەم بەرنامە چ بوو؟ ئەم بەرنامە تەلەڤیزیۆنیەی کە دروستکرا بوو پەیامی چ بوو؟ بزانن. Who wants to be millionaire گەرەکی بوو ئەمە بە تۆ بێژێت کە پوڵە با هاوردک و کار نەکردک ئیمکان پەزیرە بە تۆ ئەم خیاڵە بدات کە واقعەن واسە. تۆ ئەتوانی لە شەوێکە لە پڕێکە بە ساعەتێک ببی بە ملیۆنەر و تەبەقەی ئیجتیماعی خۆت بگۆڕی. پس ئەم خیاڵەی لە زەهنە تۆ جێیەخست. مەسئلەی دووەم کە لە زەهنە تۆ جێیەخست ئەمە بوو: تۆ ئەتوانی بەڕاحەتی زانست تەبدیل بکەی بە پارە. ڕاحەتترین شێوە ئەمەسە تۆ بزانی کە زانست بە پارە تەبدیلە بێت و تۆ لە بەرنامەیەکی 1 ساعەتە زانست خۆتت تەبدیلە کرد بە 1 ملیۆن دلار، 1 ملیۆن پۆند. و ئەمما بەشە سێوەم تەمامە معلوماتێک کە تۆ مەشیایە بتوایە معلوماتێک بوو لە بەرنامەهای تەلەڤیزیۆنی و سلیبریتیەکانی تەلەڤیزیۆن، نەحیچ معلوماتێکی تر.
فڵانە گۆرانی بێژ لە ساڵە ئەوەنە کامە گۆرانی وت کامە بەرنامەی تەلەڤیزیۆنی شخصیەتێکی هەبوو بە ناوی خۆ لە چەخماخە مەسەلەن کامە بەرنامەی تەلەڤیزیۆنی لە فڵانە جێگە چی کرد بوو جزئیاتی وەردی بەرنامەهای تەلەڤیزیۆن کێ ئەتوانی 1 ملیۆن دۆلار پەیدا بکە کێ ئەتوانی 1 ملیۆن پۆند پەیدا بکە ئەو کەسەی وا شەو ڕۆژوا لە پای تەلەڤیزیۆنە بە دقت وا لە پای تەلەڤیزیۆنە و تەمامە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی ئەخوا و تەواوی ناوەکان ئەزانێ و تەواوی جزئیاتی ئەزانێت بعدەم بەرنامە تەکسیر بووە بە تەواوە دنیا بەرنامەیەکی تر بەناوە بیگ برادر اقتباسکریاک لە ڕۆمانەکەی بیگ برادر 1984 جۆرج ئۆروێل کە بەحس لە ڕژیمێکی تۆتالیتەر ئەکات کە چاوێکی دائیمەن وا لە ناوی زندگی خصوصی ئینسانەکانە وەکو تەلەڤیزیۆنێکە وا لە ناوی ماڵەکانیانە و برا گەورە خەریکە هەرچی حرەکاتە تۆز ئەیوێنی بۆ شکاندنە ترسە ئینسانە دەورانە جامعەیە نەمایش کۆرپۆرێشنەکانە جەهان هاتن ڕاڵەتی شەوێکیان دروست کرد بەناوە بیگ برادر کە سابەتی بکەن ئینسانە عەسرە حازر ئینسانێکی خۆپەرست ئیزۆلە دارای انحرافاتە جنسی و دارای نەخۆشیە تەماشاگەریە جنسیە داستانی خستنە 16 نەفەرە ئەناوە ساختمانێک قەتکردنی ارتباطیانەتەکی دنیای دەرەوە و مردم ئەبن بە خودا و ڕەئیان پێ ئەدەن تا یەکێ ببێ بە قەحرەمانی زندگیە شخصی و مردم حەز بکەن بە جۆرێتی زندگیەکەی لە توالە چوونیان تا شەڕکردنیان تا نان خواردنیان تا سەکسکردنیان تۆ ساعەتها مردمت جەهان دانیشتن و زندگی ئەم 16 نەفەریانە تەماشا کرد پوریاندا و یەکێکیان کردە قەحرەمانە زندگی عادی ئەم ئینسانە کە تەماشاگەرە بەرنامەیە بیگ برادرە ئیتر خۆی زندگیەکی نییە بیکات و زندگیە کە ئەیکات شکڵ قەحرەمانەکەی بیگ برادر ئەیکات بۆیە ئیتر وجودە ئەو فەردیەتە ئەو معنایەکی نییە و لە کنار ئەمە نظامە سوڵتە بە ئینسانی سابت کرد کە ئێوە مەوجوداتە کەسیفێکن مەوجوداتە منحرفێکن مەوجوداتێکن کە حەز بە نزارەت ئەکەن حەز بەوە ئەکەن چاوتان بڕواتە ناوە خصوصی تەرین مەسائل زندگی یەکتری و عەجەب دنیایەکی مستەهجەنە ئەم دنیا عەجەب دنیایەکی سووک و چروکە ئەم دنیا و چەنێ ڕەوابەتە ئێوە مستەهجەنە بەناو ڕەوابەتە ئینسانی ئەمە بەرنامەی بیگ برادر بوو بەرنامەیەکی تریان دروست کرد بە ناوی ئەوانەی کە ماگنەسۆ ئیدەیە ئینسانیان فڕەداناوە جەزیرەیەک لە نزیکە ئوسترالیا بزانن ئەمانە چۆن لە ناوی ئەم جەزیرە ئەتوان و دەسەخاڵی ژیان بکەن و خەڵک ڕەئیان پێ بدات و یەکێکیان بێتەوە ئەم قەحرەمانە تۆ ئاخرین نەمایش لە چەپەڵیە ئینسانە لە بین ئەم 16 ئینسانە ئەدی بۆ تەلاشە بەدگرتن ئەم 1 ملیۆنە لە تەوتەئە لە پلانێک کە بەرعەلەیهی یەکتری دایان ئەنیا ئەسەن تەواوە نگاهەکانم ماکیاولیان ژێر و ڕوو کرد و ئەم تەسویرە مخابرە بوو بە جەهان یا تەسویرە شەوهای مختلف اختلافات خانەوادگی گزارشها و چیرۆکهای سەتحی مزەخرف لە زندگی یەک عەدە ئینسانە مزەخرفە نەمایشی دنیای تەنیوە تو لە ژێرە هەمچین دنیایەکا خەریکی ئەنواریت جەهانێکت لە شاشەی تەلەڤیزیۆنە تۆ گەورە ئەکەن و تۆ شۆهرەت پەیاکەی مهم نییە چۆن شۆهرەت پەیاکەی مهم ئەوەسە شۆهرەت پەیاکەی چ بەخاس و چ بەخراو جەهانێکەوە لە ناوی محاسرەی تەساویرە عیدەیە ئینسانە کە بە دقت مدیرە بەرنامە و تەنزیمیان هەست
کە دقت بکەن تەساویریان چۆن مخابراکەن و ملیاردها ئینسانێک کە هەر کامیان خەریکن زندگی خۆیان تەئەتر و نەمایش ئەکەن و زندگی خۆیان تەبدیل بووگە بە فیلمە سینەمایان بۆ ئەترافیانیان و خۆیان بازیگەرنی ئەمما سناریۆکەی و کارگەردانیەکەی نظامە سوڵتە کردگێسی بۆیە کاورایتر خۆی نییە لباسە کاتەبەری وەکو ئەوان لباسە کاتەبەری پەیڕەوی لە مۆد ئەکا وەکو ئەوان پەیڕەوی لە مۆد ئەکا ئیحساساتی دەرئەخا وەکو ئەوان ئیحساساتی دەرئەخا مۆدلە ئارایشی لە قژە فڵانە کەس ئەگرێت مۆدلە قسەکردنی لە قسەکردنە فڵانە کەس ئەگرێت چۆنیەتیە ماچکردنی لە ماچکردنە فڵانە کەس ئەگرێت چۆنیەتیە دەستدانی لە دەستدانە فڵانە کەس ئەگرێت ئەکسەریەت مردمە جەهانە ئەمڕۆ بووگونە بازیگەرانە تەئەترە زندگیە خۆیان بووگونە قەهرەمانان ئارتیستەکانە فیلمەکانە خۆیان وەلی کارگەردان کەسێکی ترە ئەوەی سناریۆکەی بۆ نووساگە کەسێکی ترە و ئەم تەمام ئەم زندگیە خۆیە بازی ئەکا نە زندگیەکە بازی ئەکا خۆ ئێستا من بەم مقدمە گەرەکمە داستان هایە بۆ ئێوە بکەم و بفهمن وانە کامە دنیا و بۆ ئێمە ئەم زمانە تنمانە بەکاربرد ئێمە نەمونتەقدین نەڕەوشەن فکرین ئێمە مردمە ئەم سەرزەمینینە وا دڵتەنگین وا لە کونە زامەکانمان و هاتگین لە هاڕیاگیمان لە بێدەسەڵاتیمان و لە بلاهەت و حماقەتێکی دەست جەمعی کە ئێمە ئەکێشنە ناوە زێراب لەگەڵ خۆتانە و یەک بست دەم کۆرەی خاکیە بەدەست ئێوەوە ئەمان نەماگە ئینسان بڕوا لەسەر یاژیان کات و بە ئازادی بتوانێ بژیت نظام سڵتەی جەهانی جودۆ کریسیانەتی یەک متر خاکی لەم گۆی زەمینە نەهێشت گەزۆ تۆ محکومی بە خودای ئەمان محکومی بە شەرایەتێک کە ئەمان تەحمیلی پێت ئەکەن محکومی بە دەستاوەردهایە کە ئەمان بۆتی تعریف ئەکەنەوە کاکە حوزەی تەئەتر و نەمایش کاری کێشیاگە بە پیچی دەتەرین ڕەوابەتە ئینسان و خصوصی تەرین ڕەوابەتە ئینسان ئیتر خۆراک خواردن پێشکەشت مهم نییە تۆ چی ئەخۆی مهم ئەوەسە تۆ لەکوێی ئەخۆی چ شەکریە بۆیە بەرنامەکانە شەوە ئاشپەزیت بۆ دروستەکەن شەفرەمزی خۆراکە بۆ دروستەکە خۆراکت دەسە شەفرەمزی بخۆ سەگ نایخوات بۆی تەعەفۆنی حاڵە خراوەکات وەلی ئەشێ زەرق و بەرقی بوێ لە پشتە تەلەڤیزیۆنان تۆ بیوێنی دیشە ساڵمەنە بۆ دروستکە بۆیە ئێمە وەختێ مواجه بووین چەکە تەسویرێ کەسانێک بە ناوی هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنی سوالمان کرد لیان وتمان کاکە براکەم خانم گیان ئەگرای تۆ خەریکی تیاژیان ئەەکەی سەرزەمینە کوردەوارێکی داگیرکریاگە لەلایەن کۆرپۆرێشنێکی جوولەکەوە کە پێی ئێژن ڕەوایەت جمهوریە ئیسلامی ڕەوایەت جمهوریە ئیسلامی بە هەر کەسێک کە بتوانێ قودرەتی بە چاڵش بکێشێ مەجال لە هەناسەدان نادات تۆ چۆن ئەتوانیت فعالیەتێ بکەی و بێژی ئەم فعالیەتە پشتە حاکمیەتە جمهوریە ئیسلامی ئەلەرزێنیت چۆن ئەتوانی ئەم کارە بکەی بزانە مثال ئەدەم تۆ بە هیچ شێوەیەک ناتوانی دەست بۆی بۆ تەبەقەی حاکمە بە هیچ شێوەیەک ناتوانی پێبێژی سیستەمە دەوڵەتە ئێران سیستەمێکی جوولەکە سازە لەم سەرزەمینەوە ئێشێ لە بین چێت تۆ قسانە ناکەی
لە کناریە لە حوزەی ژیانە کۆمەڵایەتی تۆ لە واقعیەتە زندگی ناکەی. بزانە تۆ نە زەمینت هەست کە شاوەرزی پێ بکەی، نە حەیوانت هەست ماڵداری پێ بکەی، نە پوڵت هەست بازرگانی پێ بکەی و سەرمایەی ماڵی لە دەستاوێت. بە تۆ یانوت بڕۆ تەخەسوس بگرە، بە تەخەسوس ئەوی تۆ کارمەند دەوڵەت و ئەتوانی کارە تەخەسوسی بفرۆشی تۆ. ئەکسەریەتە غاڵە بە ئێوە چوونە دانشگا کەمترینتان مەدرەکە لیسانستان هەست و بێشترینتان مەدارەکە فۆق لیسانس و دکتۆراتان هەست. چەند نەفەرە ئێوە ئستخدام بووگە کە بتوانێ نان بخوا؟ چەند نەفەر؟ کارم بە من نییە کە ئەم نانە کافی هەست یا کافی نییە، بەسە یا بەس نییە. دەی تۆ خانەوادەیەک لە شارە کرماشانە ئەوێنی 4 نەفەرە، من نەموت 8، وتم 4 خاسە. لەم 4 نەفەرە باوکەکە یە حقوق بازنشستگیە گەگرێ، 3 دانە زوگوردیە دانشگا ئازادیە بێکاری واوملۆ. بێکار ئەزانی یعنی چی؟ یعنی کاورا ناتوانێ هیچ حرفەیەک بۆ خۆی دروستکە، ئەحساسە بێمەسرەفی ئەکا، بێمەسرەفە، بە هیچ کارێ ناخوام ئینسانە. چه سەرمایەیەکی هەست تا بتوانی زندگیکە؟ هیچ. تۆ ورود ناکەی لەم بەشە، تۆ ورود ناکەی لەم بەشە، نایژی تۆ دەسەڵاتت منحەسەرەنگر کەسە دەست خوت مەجالە زندگیکردنە لە من سند دەسەوە. نە زەمینم هەست، نە پوڵم هەست، نە باخم هەست، نە مەملەکەتم وا لە دەستما، نە مەجالە ئستعداد و خەلاقیەتم هەست. تۆ ورود ناکەی لەم حەوزە، ئەڕۆی لە کامە حەوزە ورودەکەی. تۆ هەر جێگەیەک ئەڕۆی لە ژێرە دەسە ئەم ئینحساراتە و ئەم نظامە، تۆ ئەخۆیتە دیوارە سەخت، بە هیچ کوێ ناگەی. و هیچ مەجالێکت نییە لە گرا حەچێکە بۆ نەماگەسەوە، حەچێ بێ مەسرەف، بێ کەڵک، دواکەوتک، بێ دەسەڵات، ترسە زاور، هاڕیاک. لەکوێشێ یەکەمێ ئارامش بەخۆت بەی؟ لەکوێ؟ لەوەی کە من ئینسانێکی فرە فەهمیدەم. چۆن فەهمیدەی؟ بەمەی کە ئەڕۆم تحت ناو NGOی پاراستنە گیانە سەگە وێڵگەردەکان، سەگەکانە شارە سنە کۆەکەم و خەڵکە سنە تەماشا، من خەیلی ئینسانە فەهمیدەیەکەم. من لە پاریسی ترم. بزانە جمهوری ئیسلامی بۆگەن نییە ها، من لەناو جمهوری ئیسلامیا گەورە بووگم، خەیلی حقوق سەگم بەلاوە مهمە. ئەمە نەمایشە، نەمایشە کێس، نەمایشە ئینسانێکی ترسە زاورە، ئینسانێکە کە لە دنیای واقعیا زندگی ناکات، ئینسانێکە کە کاری بە مەسائل ڕۆژانەی زندگی خۆی نییە، ئینسانێکە کە خۆی دەرگیرە سیاست ناکات و فکرەکات دەرگیر نەوگە، چون ئەو جۆرە کە ئیستا ئەم ڕەفتارەکە کاملەن سیاسی، ئەمما لە ڕاستای حاکمیەتە خەریکە ڕەفتارەکە. وەلێ ئەم ئینسانە گەرەکێ تەسویرێکی تێگەیشتگی، ئەخلاقمەند، حقوق مەدار، فەرهیختە، دانا و زانا لە خۆی نیشان بدات. و هیچ کەم لەمانە نییە. واقعیەتە ئەم ئینسانە ئینسانێکی ترسیاگە، بێدەسەڵاتە، ئامادەگی قبولکردنە هەر چەشنە تەعەدا و تەحەدایەکی هەست، و بۆ خاتری ئەوەی کە لە ئەماناوێت و حاکمیەت خۆشی بێت و ئەویش خۆشی بێت، سعیەکات لە ئێرائەدانە تەسویرێکی نەمایشی لە خۆیان چهرەیە حاکمیەتیش بەزەکە. خب با بڕۆین سەر مەسئلەیەکی تر. ئێمەی کورد لە سەرزەمینە کوردەوارە خۆمانە بچوو کریاگین و کریاگین بە قەوم، حتا ئاخێزی کوردەواری سەربخۆ 1 نەفەر
5 خەت مەتنە کوردی تەولید نەیکرد لە پڕێکە ئێمە کە کریاگین بە قەوم لە ژێرە دەسە دەوڵەتە کۆرپۆریشنی جوولەکەی ئانووسیە ئێرانیە کە دەوڵەتە یەهودیە جەهانیە کەس دانەیە سنەیی کرماشانی ئیلامی مەهابادی تێتە دەرەوە پەرچەمێ بەرزەکاتەوە ئێژێت کوبانی تەنیا نییە سنە پشتیبانیە پەیمانە حەیدەری بەری پێگرێژی بێسەدادیگیان مەڕۆ تۆ نە کوردی نە ئەفەهمی کوردبوون چ شکڵیە نە کوردبوونت بەلاوە مهمە نە تەسویرێکت لە کوردبوون هەست خانم گیان دانیشە مەکە ئیدامە ئەدا ئێژین خانم گیان مەکە وا مەکە تۆ داردەسە حاکمیەتی هەر ئیدامە داخلی پێژین فاحشە دانیشە وا مەکە بۆ تۆزی حەدەم دەوڵەتە جمهوری ئیسلامی ڕەوایەت جمهوری ئیسلامیە دەوڵەتە جوولەکەی ئانووسی لە بەرامبەر مەسئلەی کووردا فقط ئینحراف قبوڵەکە خۆ تۆ وەختێ تەسویرێ نیشان ئەدەی لە سنەیەک کە بۆ کوردێکی کوردەواری داگیرکریاک لەلایەنە سووریە تێتە خیابان و تەزاهورات ئەکا ئەم مەعنا ئەوەخشێت کورد لە ژێرە دەسە کۆرپۆریشنە جوولەکەی ئێرانیە هیچ مشکڵێکی نییە لەگرا با بە تعبیرە خۆیان بەکاری بووەم نە بە تعبیرە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ تعبیرە خۆیان ئەگرا حکوومەتێکی دموکراتیکە پلورالیزمە تۆلەرانس موجودة وحاكمية جمهورية إسلامي إجازة أدا كرد نمودي بيت وكو هيكل سياسي ديواسة خب اما يجين خانم جان تو لشار السنة واي تجير دس قوانين جولك النويسة دولة إيراني هوية تون هوية كردية بەڵکو هۆڤیەتە ئێرانی جوولەکەس بزانە هۆڤیەتە ئێرانی هۆڤیەتێکی ئینتزاعیە وە ساختەیە دەسە جوولەکەس سەوارە بەر تاریخە کوروشە کەبیر دا لەبەر ئەمەیکە ئێرانی مەوجودێکی پاکە ئەنیرانی مەوجودێکی غەیری پاکە ئێرانی پس ئەلەمانی زوانی تیانیە تەنیا نمودێکە لەم ئێرانیەتە هەست سیستەمە دەوڵەتە وحەجێکی تر نییە دەرئەسەرە نەمانە ئەم سیستەمە دەوڵەتە کەس ئێرانی نییە دە بێهترین حاڵەتە ئەم تەرکیبە قەومیە کە دروستیان کردگە ئەوەنە ناگەهان ئەدێ ئێژن ئێمە قەومە فارسین وەختی ئێژن ئێمە قەومە فارسین ئەوەن ئەقەلیەتێکی بچووکی 2 ملیۆنی نییە موجود نییە دەی تۆ لە ژێرە دەسە ئەم کۆرپۆریشنە کێ وادارتی کردگە بێی بە عینوانە شارۆمەندانە شارە سنە بۆ پێکاکایە سپاحە قودس بنەڕێنی بۆ کوبانی ئێمەش وتمان چرایە و ماڵ ڕەواس و مەسجد حرامە چرایە کە بۆ ماڵە خۆت گەرەکتە بۆ مزگەوت حرامە تۆ خۆت وایتە ژێرە پازدارە وایتە ژێرە حکوومەتە ئێرانیە وایتە ژێرە تەمەنە ئێرانیە وایتە ژێرە موئەسساتە دەوڵەتە ئێرانیە لە بێکار بێکاری لە ئۆغدەیی ئۆغدەیت لە هاڕیاک هاڕیاگی لە حەقیربووک حەقیربووگی لە بێمەسرەف بێمەسرەفبووگی بۆ دەنگە دەرنایە ئەی بۆ تێیتە خیابان نەمایشە کوبانی ئەدەی ئەمە نەمایشە ئەمە تەسویر واقعی نییە تۆ گەرەکتە بەم نەمایشە کە ئەیدەی دەوڵەتە ئێرانی بۆ ئێمە قەشەنگۆ بکەیتەوە ئێمە بێژین خواڵی ناگرێ دەوڵەتە ئێرانی کوڕەخاسەس برای ئێمەس ئەمان وەکو ئێمە ئاریایین فارس و کورد پسەر ئەمون فارسێ مەوجودە خب ئەمە نەمایشە پس ئێمە ئێشێ بین لەم نەمایشە ئێژین دانیشە وا مەکە
ئەمە تەئاترە ئەم تەئاترە مەکە ئەم تەئاترە حاکمیەت دروستی کردگە بۆ خاتری ئەوەی تەساویرە درۆزنانەی ئێوە زەهنە مەردەمە ئێمە پڕ بکاتەوە بەمە پەکەکە گەورە ئەوێتەوە ساختارە دەوڵەتە ئێران ئەمێنێتەوە باستانیەت و هەزارەگەرایی و کوورشبازی ئەمێنێتەوە ئەو هەر ئیدامە ئەدات و ئەم تەسویرە خەریکە تەکسیر ئەوێتەوە بە ناوی سەرزەمینی کوردەوارە دەی ئێمە نە هالیوودمان وا لە بەردەسە نە شەبەکەی خەبەرمان وا لە بەردەسە نە ڕووداومان وا لە بەردەسە نە KNNمان وا لە بەردەسە نە K24مان وا لە بەردەسە نە NRTمان وا لە بەردەسە تا بتوانین ئێمەش بمبارانە تەسویری بکەین و واقعیەتە ئەوە دەربخەین و درۆکانیان دەربخەین لذا لەم تریبوونە بچووکەی خۆمانە بە کەلامە خۆمان مەجبورین پێی بێژین فاحشە دانیشە هەر کەسێ بێتە دەرۆ لە تو فاحشەترە دانیشە تام تەسویرە بشکێنی ئێمە هاتین وتمان کوردبوون ئەوە نییە تۆ کەوا پانتۆڵێ بکەیتە بەرە بیتە دەرۆ بێژی های های کوردم دەوڵەتە ئێرانی مەجال دروست ئەکا تۆ بە سوورەتە نەمایشی کوردبوون نیشان بەی مەجالە بۆ دروست ئەکا خۆی ئەڕوا تیکەیە فیلمێ ئەوڕێت ئێژێ تەوهین کریاگە وە شەرواڵ دەڵپە کوردی ناگەهان ئەکتەرانە ساحەیە کوردایەتی وەرد و دەرس یەکێ شەواڵێ ئەکێشنە پایان لە نەمایش و تەئاترە کوردیە حاکمیەتا شەرکەتەکەن کورد یعنی چی؟ یعنی لباس کورد یعنی چی؟ یعنی لباس دەوڵەتە ئێرانی شەوە مبارزەی ملی بۆ کورد دروست ئەکا بە چه سوورەتێ تەحریکیان ئەکا کە ئەمانە بێن گشتی لباس و کوردی بکەنە بەریان ناگەهان تەسویر بە زەهنە گشتمان مخابرە بوێ هەڵمەتی شێرگیرانەی قارەمانانەی ئومەتە کوردی لە نیشاندانە هۆڤیەتە خۆیان نەخوەی ئێمەش هاتین وتمان ئێوە بێشەرەفن بڕۆ تەکلیفە خۆت مشەخەس کە بزانم شۆرت و کورسەت شۆرت و سووتیەنەکەت ئەوە وە چوار زوان وتم بفەهمی وا دەمی خسکەسە خصوصی تەرین جێگەت ناوگەڵت مەمەت ئەوە هۆڤیەتە کیس دەی مەجبور بین ئەم تەسویرە بشکێنین بە چی بیشکێنین ئەم تەسویرە ئەم تەسویرە وا ئێوە گەلە کۆمەتان کردگە بە هاوکاریە نظامە سوڵتەیە جەهانی جامعەیە تەئاتری دروست بکەن تەئاترە فاسد چۆن بیشکێنە من ئەم تەسویرە لە ئێوە گشتتان حەز ئەکەن بە دینە ئەم تەسویرە منفعلانە دانیشتگن حیز و سەڵامەت دانیشتگن کوردبوون یعنی دەمە قۆپانە پێکردن یەکێ چووگن کارە ڕەشتان کردگە دەستێکەوە پانتۆڵتان سندگە ئەیکەنە بەرتان حیزەتانەوە بەرە دووربین دە ئەمە تەسویرە نەمایشە کوردبوونە وەچی بزانە ئاخێزە کوردەوارە سربەخۆ 1500 ساعت مەتن ئینقلابی هەست ئێمە گەرومان دڕیا وجودمان کرد بە کەلام و دامانە دەرۆ ئەمە کوردایەتی نیە ئێمەیکەین وەلێ تۆ دەمە قۆپانی هەڵەکێشی ئەنجنەکە ئەوەسی یا کرواسێکی خەس و تەقێنە ئەەکەیتە بەرە سنگە قوت تێریتە دەرۆ تۆ کوردایەتی ئەەکەی ئێمە نایکەین تەسویرە تۆ ئەوێت و تەسویرە غاڵب ئەوەی کە حاکمیەت تەکسیریەکە پس کوردبوون بووە چی بووە نەمایشە هەڵپەڕکەی نەورۆز ئیو ئش ئیو مشتی جامانەی حیزە منکردن و ئیو کوردبوون بووە نەمایش لە کنارە ئەمە شەڕ بووە نەمایش تۆ یە سەری پێشمەرگە چاو پێکەوت لە پارتی و یەکێتی ئەبرۆیان قەیتانی کردگە
ومو هەڵکێشمووی دەموچاویان گرتگە دەموچاویان لە پیاگ ناکە لە زەریفگیانەکە کرماشانی ێژن بەچە خوشکە چووگە نیشکەسە پشتە هامەرێک لایڤ فەیسبووکیە کاتۆ ئەم دەقە ئەم سەعاتەوانە شەڕی داعشە دروز ئەم شەڕی تۆ دروز ئەمە نەمایش شەڕە تەئاتر شەڕە شەڕ واقعی وانیە ئینسان چڵکنەوێتیە تەپ و تۆز لێیەدا وا لە گرمەی شەڕا فیشەک بەلای سەریۆتێت و ئەڕوا بۆی مهم نییە تەسویری چێشەکڵیە خەریکە شەڕ ئەکە ناڵێ بێنە ژوورۆ بۆی خۆی ناتەکێنێ تەمیز تەمیزیە لە بەرە دووربینەکانە سڵفی بگرێت لە خۆی ئەم تەسویرە بۆرە بۆ داعش ئەم تەسویرە بۆرە بۆ پەکەکە ناگەهان پەکەکە هەرچی تەسویرێدا دەرو کە نیشکە زەریف و ئەسڵان ئەوەڵین شتێکە تەحریکە ئەوی تەحریکە جنسی بوو با بڕوومە ئەوێ چەخەوەرە تەڕەباری واتیە یەکێ 1 متر پلکە شۆڕیان خستووە سەر باسەنە قوت لە پشت و عکسیان لێ ئەگرتن و کەنیشکە زەریف و 100 نەفەر داعشی کوشکە و کەنیشکە زەریف و ئێمەوە کەنیشکەکانمان بەرتانەگرین پیایتیان نەبوو سەرزەمینە ئەمە تەئاتر شەڕ بوو چۆن ئەمە تەئاتر شەڕ بوو باوەسڵی بکەمەوە بۆتان بەفەهمن چی تەئاتر شەڕ تاوازی کەم بۆتان ساڵە 2000 ناگەهان هەواپەیمایە مسافربەری دای لە بورجە دووقلوویە وۆرد ترید سنتەر نەمادە نظامە سەرمایەداریە جیهانی خۆ تەوەجۆ بکە هەواپەیما وەسیلەیە حەمل و نەقل وەسیلەیە ترانسپۆرتیشن وەسیلەیە کە ئەبزارە شەڕ نییە هیچ کە فکر ناکە هەواپەیمای مسافربەری ئەبزارە شەڕە لە کێ لە نەمادە زەریفیە دنیای مۆدێرنە وۆرد ترید سنتەر ئەو بوو بە ئەبزارە شەڕ ئەم بوو بەچی بە داوگەی مەرگ بە داوگەی مەرگ ئەو دای لەمە لە پێش چاوت جەهان دی هەواپەیمایش ئەوێت و ئەبزارە شەڕ ساختمانە بەرزی شەوێت و داوگەی مەرگ هەر لە پشت ئەمە ناگەهان سیستەمە پۆستی ئەمریکا بوو بە بڵاوکەرەوەی وەی شومەی مەرگ دوای ئەمەلیاتی 11 سەپتەمبەر وتیان یەکسری بەستەی پۆستی پۆست کریاگە میکرۆبە سیا زەخمی واتیە خۆب لەگرا سیستەمە پۆست لە حاڵەتە زندگی معمولی دەرهات بووە چی؟ بووە ئەبزارە چی؟ بوو ئەبزارە مەرگ بە تەرۆریزم لە هەرچی جێگا مەوجودە تەرۆریزم وا لە نای کونای توالەتەکەدا تەرۆریزم ئەتوانێت لە فلاشە توالەتەکە ئەسلحە دروستکە بچەقێ بێتە تەرۆریزم ئەتوانێت لە دەستگیرەی دەرەکە ئەسلحە دروستکە تۆ بکوژێ تەرۆریزم ئەتوانێت بێت و چڵت دارێ بڕاتۆ چاوتە تەرۆریزم ئەتوانێت بێت و پێسەمەوزێ لە ژێرە پێتە تەرۆریزم ئەتوانێت بێت و خەربزێ پەڕێتە ناوە گەلووت بمری هەرچی شتە تەرۆریزمی واتی هاواسە بوێ تەرۆریزم حاکم بووکە بەم دنیا چه اتفاقێکە هەفت کێ لە بیرێسی ئەلجەزیرە چۆن بوو بە کاناڵە خەبەریەکی مەشهوری جیهانی بۆ جیهانە عەرەب بتوانە جیهانە عەرەب بەهاڕێ کێ لە بیرێسی من لە بیرمە کەی ئەلجەزیرە مهم بوو وەختێکە سەحنەیە تەئاتر جیهانی ئارایش کریا بۆ شەڕە تەرۆریزم لەولاوە جۆرج بوش هاتە دەرەوە ئیعلامی کرد خواوا لە پشتمانە ئەمە شەڕە فیما بەینە شەڕ و خەیرە و محورە شەرارەتی مشخص کرد و جۆرج بوش وتیت تەمەدن و ئازادی لە بەرامبەر بەربەڕیەتە ئاوێسێ هەر لەم سەروبەندە ئای ئوسامە بن لادن هاتە دەرەوە ئوسامە بن لادن پڕتەمیز خۆجوان لە پشتە ئەشکەوتێکە کڵاشینکۆفێکی کۆتایی بەست و تماشای ئەو لایە کردو نەی ئەنواری و کلچێکی بەرزۆ کردو ئوقسم بالله ئەمیش ئەیوت
ئەمیش ئەیود ئەمە شەڕە مؤمنین و کوفارە وەخوا واتەکی ئێمە تەوەجۆ بکەن لەم دوو تەسویرە خەریکن تەک یەکتریا شەڕەکە نمایشە تەسویرەها خۆ چه اتفاقی کەوتە با بزانن شرکەتهای گەیمسازی شروعیان کرد بە دروستکردنە گەیم و بازیە گرتە لە ئوسامە بن لادن شرکەتهای تەولیدی کاغەز توالەتیان دروست کرد عکس ئوسامە بن لادنی تیا و ئەگەر تۆ ڕۆڵە توالەتە ئەسەن و پندێ ڕۆڵە توالەتێ وا خۆتی پێ بسڕی کە هەن ئوسامە بن لادنی و سندۆ 5 پوند ناگەهان تەسویر ئوسامە بن لادن کە بە دنیا مخابرە بوو هەیکەلە متەبەلور بوو گە تۆرۆریزم ئەم شەڕەخوایی ئەکا ئەو شەڕەخوایی ئەکا ئەم و ئەو ئێژێ کافر ئەو ئێژێ بەربەر ئەم ئێژێ خواوا لە پشتمانە ئەو ئێژێ خواوە لە پشتمانە هەمان قسە ئاریۆر شارۆن کردی هەمان قسە ما بەقیە کردیان ناگەهان تەسویر سازی ئوسامە بن لادنی بردە ناو هەرچی ماڵە ئوسامە بن لادن بۆ ئەسپاو بازی ئوسامە بن لادن بووە قەحرەمان سەلەفیەکانی جەهان ئوسامە بن لادن بووە قەحرەمان شەڕەتەکە تەمەدونە غەربە ئوسامە بن لادن بووە زدە قەحرەمانە لە بەرامبەر قەحرەمان ئەمریکاییە و تەسویرە هەرتکیان فرۆشیە بە خاس و بەخراو فرۆشیە بە پەرچەمە ئەمریکا و بە جۆرج دەبلیو بۆش و بە هەواپەیمای B-52 بە سەربازە مەرەنزە ئەمریکایی لە ئۆلەمپیکە 2002 گرتگە تا ئەنوا و ئەقسامی بەرنامەهای تەلەڤیزیۆنی و سینەمایی و جایزەی ئۆسکار تەسویر فرۆشیە و تەسویر ئوسامە بن لادن الجزيرة كي بو تلفزيون وقتي كانحسار مخابرة شر أفغانستان دريا الجزيرة وهات المتعنى الجزيرة تو مخابريك تنيا كسي كتسويري لداخل أفغانستان مخابرة كيبو الجزيرة بو خاطري أويك ميديا يكي عربي زوان سوار بر ذهنية مردم عرب كان كذهنية سازيان كات والجزيرة تقيوة بس أسامة بن لادن تسوير نمايشي ضد قهرمان أمريكاي جهان الجديد بو كشيوية فناوري وتكنولوجي لإرائية تصاوير وانحسار سرقرمي وانترتيمنتا وانحسار تصاوير الرصانة امرول للوت كي خوي قراري قرتقا قشتي بازي بو على قراتو أفهمي هواپەیمایەک ئەدرێ لە وۆرڵد ترەید سنتەر نەمایشە ئوسامە بن لادن بازیگەرە و نەمایشە جۆرج دەبلیو بوش بازیگەرە و نەمایشە کشتی بازیە تۆ نازانی کە ڕازەکاتی درۆوەکە کشتی بازیە لە شێوەی چنینی لەزا تێتەوە سەر داعش خشونەت بحرفەی ترین شێوە فیلمبەرداریەکە کاورا کوژێوە پێوە کاورا سەرەوە ڕێوە دانیشتانی کاورا سەرەوە ڕێوە پشتەکە هەلیکۆپتری لێدان کاورا وەکو ڕست ئەسووتێنێ کاورا فڕەداتە خوار و لە بانێکە کاورا بە RPG ئەتەقێنێتەوە تۆ بە هەموو شێوەیەک نەمایشم مەرگ و خشونەت داعشەوێنیت سپاهی تۆرۆریزم یاڵەتە متحدەی ئەمریکا پەلاماری داگەم نەمایشە ماشینەکانە ناوە خیابان هەواسە بوێت کامیۆنە ناوە خیابان ئیمکانی هەست ئەمەلیاتە تەروریستی بکە هەواسە بوێ وەختی ئەڕۆی بۆ سەواحل تەفریحەکەی دانەی گماڵباو کە تەرۆریستە زد جامعەی زد نظامە سوڵتە سوارە ماشینێ وەڕواوە ملتاو کوژێ نەمایشە تەئاترە کشتی تەئاترە بە داعش عنصر نمایشیە ضد قەحرەمان هەنووز ماگەسۆ دیکتانە داعش لەبین نەچووگە شەڕی داعشی ئەکەین و داعش ماگۆ و لەبین ناچێت و داعش قەرار نییە لەبین بچێ
لەبەی ناچێم تەئاترەیشی ئیدامە پێیاکەم تەسویرەیشی ئیدامە پێیاکەم بڕۆ ئەنوا و ئەقسامە فیلمیان لەسەر داعش دروست کردەکە گشتی بووە قەهرەمان تورکیە بۆ قەهرەمان ئەمریکا بووە قەهرەمان ئەم کۆرپۆریشنانە بوونەوە قەهرەمان داعش بۆ زود قەهرەمان تێگەی هەر کەسێ لەگرا تەسویری ئەفرۆشێت و بگوسۆ مەغۆمەغۆ حیت شەڕە جددیەک لەگرا مەوجود نییە شەڕە جددیە کە بنیانی یەکێک هەڵتەکێنی مەوجود نییە گشتی باڵانسەتەکە یەکتریە بابێمە سەرە مشەخەستەرین مثالەکان کەس ناپرسێ حکوومەتە هەلیم تۆ لەکوێ هاتی تۆ بە چه مەشروعیەتێک و لەسەر خاکە کوردەوارە دانیشتیگی تۆ کوردایەتیت کردە کوا گوزارەشە کوردایەتیت کوردایەتی یعنی چی کەس ئەمە ناپرسێ دانێک لە قەوەشێنە وشۆکارە ڕیشبووگەنە بەناو مەلا هەڵۆ بۆ دروزەکەن تەسویرە قەشەنگە نەمایشی مەلایەکی بەدەنساز کۆنفۆکار وولەقە ئەخا و مشتەخا و ئەپەڕێتە هەوا و شەقەوەشێنیت و مەلایکە لەولاوە دانێ مەمگزل بەناوە ماریا هەورامی جفتێ مەمکی زلی واپێ و خشخش و لە وەسەر شەقامە سالە بتێتە خوار و ئۆخی و کەچیکە و ئەندیچە و ئەیە ئەم دووە ئیستە ئەونۆ دوو قوتب جامعەی کوردەوار مەلایە بۆگەنە کۆنفۆباز بە عەزەڵاتە پێچیدە نەمایەندەی ماسکیلەریتی تەعەفونە سونەتی دانەیە مەمگزل نەمایەندەی پۆڕن ئستار فمینیزمە جەدید ئیستە جامعە لە بینە ئەمانە قەزاوەتەکە جامعە قەزاوەتەکە یەکی ئەوێت و تەرەفدارە مەراحڵۆ بۆ گەن و قێزەون و بێفەڕ و ناشرین و مەراحڵۆ و تەعانچی ڕکاتەوە و مشتەخات و ماریا هەورامیش وە قودرەتە ئێعجازە مەمە تێتە ناوە بازار خولیاکانم مەمە لە پشت ماریا هەورامی جەمەون ئیتر کەس ناپرسێ لەم حەلیمە کوردەوارە چه خەوەرە چه خەوەرە بۆ واکەنەوە مردبە تەواوە زندگی مردم ئەوێتەوە وەڵا ماریا هەورامی خۆشە خوێنێ با منیش بڕۆمم گوێ لە بگرمەوە بۆ واکەن ئەوێتۆ شەڕە زەرگەری گشتی حەزەکە لەگرا لەگا گشتی حەزەکە بەم شەڕە زەرگەریە خۆ فاحشەخانە لە هەرێمە کوردستان ئەکرێت و مەلها ئەکرێت و دیسکۆی شەوانە ئەکرێت و دزی ئەکرێت قتل ئەکرێت ارتشا والرشوة موجودة فساد أخلاقي جامعي تنيقسو نبا معناي قال فقط فساد أخلاقي بمعناي أخلاق جامعي تنيقسو دي ايوه فكرة عن أكرد نقش باراستنا أخلاق لجامعية كابسود ونقش باراستنا معنويات إشي ملاكان كإدعاء أكن بباريزن ملاكان وأني ايوانية كارا هەڵەسێت توێژێ مەمکان قوتمەکە لە وەسەتە خیابان و هەڵی مەخڕ و لێتە دەم وەلێ لە بەرامبەرە جنایەتە سیستەماتیکە لە بەرامبەرە فەسادە عەمیقە ئیجتیماعیە لە بەرامبەرە عوبودیەتە نە عەبدە ئەڵڵا بوون فقەت عەبدە ناوگەڵ بوون عەبدە تەسویر بوون عەبدە تایتڵ بوون عەبدە پوڵ بوون عەبدە سەرۆک بوون عەبدە گەورەم بوون عەبدە مەقام بوون عبد النوا وأقسام خواكان دنياي جديد بون سكوت مطلقة سكوت مطلق يكمل لبشت يكتريبون قسناكا قسناكا كبنياد السلطة انقياد قر لبين بواد قسأكا للراستاي قسأكا للراستاي فساد جامعي يعني شون يعني وكو أو تسويري مخابرة مكرد تقابل الريش الزلة لقل قتية ممكو كرواسة خسو تقينة تبيعة لجهاننا معيشة تشاو والدين تنيا أبزار خيالة وتنيا حس قابل قبوله
طبيعة ندين التصوير الريش الزلو عضلات القوري ملا حلوة وممكن الزلم ماريا هورامي قش ما حزوه ممكن الزلم ماريا هورامي كين خواري ناقري كاوراي قيزة ونبوغنا كسعفات خب ملا حلو اما اخاتب باوشم ممكن كان ماريا هورامي حالي تنبو تيجين وقتی ئەمانە لە مزگەوتە مەوزە ئەگرن فەسادەکە گەورە ئەکەنەوە هەر وەختی مەلایە مەوزەعی گرت بزانە فەسادە ئیجتیماعی گەورە ئەکاتەوە و دەستوریان پێداگە کە مەوزە بگرە وەکو چی وەکو لە کۆرپۆرێشنە جوولەکەی ئێرانیا دانەیە بێفەڕ هەست بە ناوی شەریعەت مەداری حتا خوا حەز بکە ئەم ئینسانە قەڵبەزەن و بێفەڕ و ناشیرین بۆگەن 50 کیلۆ وەزنیسی قسەی زل ئەکات ترەیری نایکێشێ فووی لێ بکەی با ئەیوا قسەی واوا ئەکا شاخ وەسەر تۆ دەرتی درۆی واوا ئەکا حەفت ترەیری نایوە ئەوەنە قێزەونە ڕۆزنامەیە کەیهانی ڕەهبەری داگەسە دەسی هەر ئامەدانە داگیە لەبەر ئاوا درۆی گەورە و ڕۆژ ڕۆشن بکە ئەم کاورە حسینە شەریعەت مەداری تۆ کەلەی سەدە سوود کێشێ تنفر لحسين الشريعة مداري تو أخات الدامنة ويس أف أمريكا بس حسين الشريعة مداري قرار اجتيب كان ناو ذهنتو حسين الشريعة مداري زد قهرمان أمريكا ايوتو قهرمان حسين الشريعة مداري اجي باران ناواري چون ممكن جنكان ايما قوته ويساف أمريكا اجي حسين شريعة مداري غلط كرد اتفاقا فلان قرص بخوان بام ممكتان قطبوه مردمش لداخل حسين شريعة مداري چوار دانا قرص كات خوارو لبروي ممكن قطبوه ايوه قرت تاني سام أما نمايش الشر نمايش التزاد نمايش أخلاق نمايش مبارزة واقعي أو سكتوا بنياد نظام انقياد هلتكيني جامعي مثال بدم جامعي إيران بقوريني حيج شهريك وحيج قانون أساسيك نبختور أويت نسر وتمند أويت نا إنسان كان إحساسي آرامش أكن بزانا قانون إيراق بقورن بخنجي قانون جمهورية إسلامي أو قندلستان ولا إيراق حاكمة لإيران السكولاريش حاكمة خراوتر حاليت بو خب دولة إيران تيد نمايش انقلاب دا انحسار تصوير والد سكيا بجميرن تابوتان بجميرم انحسار تصوير والد سه او يارو كاوراي خمزين پاسدار محمد نازانم كي ناوكيم لبيرچو فيلم سازك وانامي سرگوشاده انوسا يكي بوم بنوسي ناوكيم لبيرچو محمد نوري زاد والدس تبرزدي والدس قاسم الشعلة سعدي توجه كان محمد نوري زاد تبرزدي قاسم الشعلة سعدي محسن السازقارة محسن كديور مهدي خلجي هوشنگ امير احمدي ايرج مستاقي او كابراي كانالوان تشيا او كابراي سلطنة طلبة كيناوا واستبوغ بتريبون مخالفين جمهورية اسلامي كيناوا بو عبور از جمهورية اسلامي او تيال درياغك او كانالوان خب تو اويني يكسري تساوير كناغنا 100 نفر تكرار اويتو امانة تساوير تغيير دهنده حاكمية ايران قاسم الشعلة السعدي تيد اختارية ادا كي فرخاست انوسي بر عليه علي خامنئي
خەمەی نوریزادێژێ بێرە خوار و جەبار بێرە خوار و دەڵە دەز ولی تۆ ناتوانێ ئەو کارە بکەی چون انحسارە تەسویر وا لە دەستیەوان تۆ ئیشین نەمایشە ئینقلاب بازی باوەڕکەی تەئاترە ئینقلاب باوەڕکەی کە ئینقلابەوێ بزانە بە دقت کەلەمات هەڵەبژێرن عبورە ئەز جمهوری ئیسلامی بزانن دوژمنە ئێمە ساختارە دەوڵەتێکە کە ئەمە 100 ساڵە بە سوورەتە منسجم ڕۆسمانی کێشاگەوە نابوتمانی کردگە خۆ ئەمان ئادرس ئەدەن بەچی نە قانون بگۆڕین ئەگۆڕێت وەلێ مهرەکان وانە سەری جێگەیە ستراکچرە دانیانە ئەم سەرزەمینە یعنی بچووکردنە مەرزەکانی تعاریفێکە لە مردمەکەی کردگیانە ملەتێک کە تعریفیان کردگەسە و هژمونیەکە داگیانە سەسەری تەبقاتە ئیجتیماعیە کە دروستیان کردن ناوێت تەکان خوا هیچێ ناوێت تەکان خوا ناوێت تەکان خوا هەر ئەمە ئیگۆڕین تا دوێکە مەشروب حرام و ئیستا حەلالە تا دوێکە ڕەخسین لە ناوە خیابان حرام و ئیستا حەلالە دەیچە اتفاقێکەکەفی هیچکە دەست ناوا بۆ دەوڵەتەکە هیچکە ناوی ئەنێن چی عبورە ئەز جمهوری ئیسلامی ئەمە نەمایشە ئەمە تەئاترە ئەمە تەئاترە ئینقلابە ئینقلابە زان یعنی چی یعنی ئینسانە ێژێ تۆ منە لە حەچی دەسەڵاتە خستگە تۆ منە لە حەچی قودرەتە خستگە تۆ ئیمکاناتە تەولید پول ژیان لە دەست منە سەنگەسۆ مثال بەم تا خاز ئێوە لە من تێبگەن بزان ئەم ژنە فمینیستانە تێن ئێژن ژن ئێشەی لە جامعە کار بکە دلیلیان چییە؟ ئێژن دلیلە ئەمەی کە ژن مەوردە ئستسمارە پیاگ واقع ئەوێ ئەمەسە ژن ئستقلالە مادی نییە بۆیە ژن ئێشێ بڕوا دەرس بخوێنێت تا بتوانێت لە بازاڕە کار شرکت بکات و لە بازاڕە کارە بتوانێت پوڵ وەدەست بێرێت تا هیچ پیاگێ نەتوانێت بە ئەبزارە پوڵ کۆنتڕۆڵی بکە و ئەستەسماریکە واسە یاوانیە ئاغایان و خانم هایە فەمینیست واسە یاوانیە بزانە شووەکە کیلوێ تەڵای بۆ ئەسێنیت خەرجە زندگی ئەدات ساپۆرتی ئەکا ئێوە هەر ئێعترازەکە نا ئیشی ژن بڕوات دەرس بخوێنێت تا کارکە مەگەر وانایی ژن لا ئەو بخۆیشی دەرس بخوێنێت و ئیشی بڕوا کارکات و ناوێت و دێبا من هەر ئەم منتقە قبوڵم کرد ئۆکەی من ئێشێ بۆچی قبوڵی کەم کنترۆڵە پوڵ لە دەستی دەوڵەتاوێ من ئێشێ بۆچی قبوڵی کەم ئینحسارە خشونەت وە قودرەت لە دەستی دەوڵەتاوێ بۆ من فاسدم دەوڵەت فاسد نییە باشە تۆ قودرەت لە من ئەسێنی تۆ پوڵ لە من ئەسێنی تۆ ئیمکاناتە حەیات وە خۆراک لە من ئەسێنی تۆ و ئێژی من ئەدەمێ وە تۆش نایدی دەی بۆ من ناوێ بەر عەلەی هەم دەوڵەتە قیام بکەم دەی خۆ ئەمە ئەوێت و حکایەتە ئەو ژنە وا نایاڵی بڕوا دەرس بخوێنیت و نایاڵی بڕوا کارکات و نایاڵی بڕوا پول دەربێریت و دەی ئەمە ئەوێت و حکایەتە ئەوە تۆ بە قانون خەڵکە و کنترۆڵ کردگەیژی چی بکەن چی نەکەن تۆ پوڵەوا لە دەساواوە دەسەخۆت و ئەوێتە سەر تێریتە خوار ئەوێتە سەر تێریتە خوار تۆ ئیمکاناتە شغڵ و حیاتە ئیجتیماعی لە دەسە کەسێ دەراوردگە تەواوە سەرزەمین و ئەم زەمینانەت کردگەسە مڵکە خوات تەواوە سەروەتە مەعادینە کردگەسە مەعادنە ملی وا لە ژێرە کۆنتڕۆڵ دەوڵەتە وا لە ژێرە دەسە توە بۆ منیش ئێمە قبوڵکەم ئینقلابی واقعی ئەمە قبوڵ ناکە نایکات و نوێنەرایەتی خۆی بە هیچ کەسێکی تر نادات و تێتە خیابان ئەوەی قودرەتە لێی سنریاگەسۆ ئەیسێنێتەوە ئەوەی لە ئێمە سنریاگەسۆ دەسەڵاتە بێدەسەڵات کریاگین ئەڕۆین بیسێنینەوە تەوەجۆکەن بزانە مثال بدەم بۆ من لە بەدەن ساز قینم تێ کێ وەرزشی کردگە من یە زەمانێ هەم وەزنەبەرداریم کردگە هەم کوشتی خۆ من ئەزانم تۆ وەرزشێ بکەی کە وەرزش وێت عەزەڵات ناخەیتە دەرەوە زۆردار ئەوی تکنیک ئەزانی قودرەتمەند ئەوی ئەمە عەزەڵاتە نایەتە دەرەوە وەرزش کارە واقعی دەستوەشێنە واقعی شەڕکەرە واقعی پیای زۆرداری واقعی لە بازوویە دیار نییە
لحركة يا ديارة أي أماني أرون بدن سازية كان شيا كان أمينود أسيد أخوان كراتين أخوان بروتين أخوان أرون وزن اللي أدن باكن مردان مردي قزافكن ورزش بدن سازي ورزش قية نورزش بياك تو نمايشة مردانجي لصورة عزولات بيش در بيش كاوراي بدن سازي كان نمايش أدري يتر قرانيتو مردويت شهامة بيت بويريت بيت قارمانيتي بيت رأي خوتت بيت نظر خوتت بيت تا بتواني جذابيت إيجاد كل جنس مخالف ده تا بتواني زندگی خود و نمود خود لناو جامعات دربخي كافينية نا أما ودرد ناخو أشي ودرد أخوا برون أو أنا أمينو أسيدو تزريقات جورا وجور بكنا قي خوتانو عضلات تنزل بوي نشانة داتو بيادي كيف بدن سازة بيري فيكي بيابك أخفي بيورا ناوي شر نأتواني شرب كان أتواني دز بوشينيت توجه كان أما النمايش الجهان النمايشة دنياي النمايشة لأبعاد مختلفة فاشن مود بازيگری زندگی تئاتر مبارزة تئاتر الشر تئاتر الدجمني قشتي بوغسو تصوير استا أولا دنيايك مستأجنة خصوصي ترين روابط إنسان كان أكريت تصوير بزانا كاوراجنيكي خواستقا ناتوانيت خوشويستي خوي بچقينة دلا أمجنة أروا لباسي السكسي أكاتا برجنكي دمي نزيكي قوبي أكاتو ياجنكي السكسي أويسي شلب أكسيكي ليقريخا عزيز الشيرينكم خوام كاوقزات تا دووسڵ لایکی بکەن بە خواژن قەشەنگێکەس و خواهەڵی ناگرێ و پیرۆستانە و بەڕاستی و فرە قەشەنگە و سمت و مەمک و هەرچیشتی ئەم ژنە خسکێسیە بەرە نەمایش کاکە تۆ بۆ ژن نەخەیتە سەرە سۆشیال میدیا خەڵک ببینی ژنە دانیشتگە چووگە هەنە چتی قاتی کردگە و هێلکەی داگەسە قەی چنجە تۆمە کردووە و تۆمە کوولەکە و نازانم پاپنی سیکچی کردگەسەوە ملیا و داینیاگۆ و ئاوا هەوڵکی بۆ لای دەمی و عکسێکی لێگرێ و من و سالادە ئیسپانیایی ئێستا ئەمە نەمایش ئەم ئینسانە کاولە ئەم ئینسانە زندگی حەقیقی ناکە ئەم ئینسانە سالاد ناخوا کە ساڵەم بێت ئەم ئینسانە هیچ رابطەیەکی ئیجتماعی چواردانە ڕەفیق و دۆسی نییە ئەم ئینسانە نە ڕۆحی سالمە نە وجودی سالمە ئەم ئینسانە لە زندگی خۆی ناتوانێت وجود خۆی بسەپێنیت بە چی گەرەکێ بیسەپێنیت بە عەکسە سالادە ئیسپانیایی لە ناوە سەفحەیە خصوصیە کە 150 لایک ئەخوات بڕۆن تماشای لایڤەکانیان بکەن ژنە خەریکە ڕانندگیەکە قژیاتە ئەولاو هەڵیەگەڕێنێتە ئەولاو نەواری حەسەن زیرەک لێتا و نا ساسیمانکەن لێدا و ڕاستی و بەم خیابانانە و فرە خوشە و ئای لەندن و ئای ئەوروپا و 1 ملیۆن نەخۆشە جنسیش لە ژێر و خەریکە لایکی کە بەڕاستی زۆر جوانە بەڕاستی فرە خۆشە ئەو نەخۆش ئەم نەخۆش ئەمە دنیایە نەمایشە تئاترە مردان مردی گەزاف ئەکەن مردایەتیە نەماگە تۆ ئەم تەسویرە بە چی ئەشکێنیت بە چی ئەمە ئەشکێنیت کاورا زاتی نییە تعبیر لە وجودە ئینسانیە خۆی بکات ئەژێ من ئینسانە بەڕێزێکم فرە باسەوادم محتەرەمانەتەک ما قسە بکە ئەوە لە دنیای بازرگانیە محتەرەمانەتەک تا قسە ئەکەن لە دنیای سیاسە تا قرچەی فیشەک تێت و حاڵیتە کاورا فکرەکان من ڕقابەتە حیزبی ئەەکەم بێم ڕەئی ئەم ئاغا بۆ خۆم جەمکم و تخوا دادەنگێکم پێ بەبی خەناوی سنووق حەزم پێ بکە بابا جا من ئینسانێکم وە تەنگ هاتکم وە دەسە فەسادە ئێوە وە تەنگ هاتگم
نایەڵم ئەم فەسادە بووە نەبەرەوە من نایەڵم تۆی خەسیاگە درۆزنە بێ شەخسیەتە ترسیاگ تەسویرە ئینسانە قەهرەمان لە خۆت مخابرەکەی نایەڵم بە تەسویرەکان ئەم سەرزەمینە بخوەن نایەڵم حتا من ماوەم نایەڵم پێشمەرگەی حیزب دموکرات ئەی ڕاستێنی ڕاستی ئەکاتۆ یەکی جامانەیەکی ناشیرین ئێژی خەتەنەکەرن ئەی وەسنۆ دەورە سەریان و کانی ئاوێک نیشانە دا و ئەپەڕێت و لە قەیکانی ئاوەکە و چەڵپ ئەکسیان لێگرکە ڕاستان بەردەوامە یانێ لەسەر جۆگەی ئاوێ ئەپەڕن کاورا ڕوویگە کتری ڕەشێکی دانیاگە و هەنی هێزومی دانیاگە و کۆشک گیلاسێک و پاڵی داگەسە و کاشن کۆفێکی دانیاگە و شەڵپ ئەکسێکی لێگرکە لە ژێر و ئەنووسێ ژیانی پێشمەرگایەتی چەند پیرۆزە مارچیکەی پوفیوز ئەم تەسویرە بووە بیخە جێگەیەکی تر ژیانە پێشمەرگایەتی زەمانە پیرۆز بوو ئائیستە دەوڵەتە ئێرانی بەدەستۆ بە زلە بەهاتایات ئائیستە لە ئەقڵە ئینسانە کوردیا هەزاران هەزار شۆڕشگێڕە کوردی مەوجود وایە ئاخ ژیانە پێشمەرگە چەند پیرۆزە بۆچی پیرۆزە بۆ گەن چون چڵکنی چون دەرپێکە دڕیاگە چون قنگنیاگە سەسەری بەردێکی ڕق ژێرە نەرم نییە تەسویرە سەختی نیشانەدەی من شوێن دەسە تۆ ناوێنم وەکو نەتیجەیەک کە دەوڵەتە ئێرانی بردوێتە دواوە نایوێنم تو تەئاتر ئەەکەی تات شڕە براکوژی نەخێر ئێوە نە برای یەکترین ئێمە نە برای یەکترین نە ئێوەمان بۆ مهمە کورد ئەگەر ئەبزارە ئینقلابە ئێمە ئومەتە کوردیە وە کوردە ئێشی ئێمە تەکلیفمان تەکە خۆمانە ڕۆشن کەینەوە بزانین ناتەوانیەکانە کوردوا لەکوێ ئەزانی ناتەوانیەکانە کوردوا لەکوێ کورد هێزێکی تۆکمەی قەهاری دەستوەشێنی شەڕکەری کوردی نییە ئەمە یەک خب ئێستا با بێمە سەر ئەمە مبارزە بۆ کوردکردن یعنێ تەولیدە کیانە کوردیکردن هەر ڕۆڵەیەک بە هەر ئەبزارێک هەر جۆرێک ئەتوانێ ئەم هێزە تەولیکا بابیکات شەڕە براکوژی یانێ چی تۆ کەی فیشەکەکانە قرمەی هات ئەساسە دەوڵەتە ئێران لەبین بووی چووی لە ئاواگیەکە تەقەگڕ لە پایگا بەسیجێ قازیەکان لە ناوی شاری سنە ئەسووڕیانەوە لە ناوی شاری کرماشان ئەسووڕیانەوە مؤسساتە دەوڵەتە ئێرانی مؤسساتە خەدەماتی دەوڵەتە ئێرانی کاریە کرد بۆ لە کارە نەخستن بۆ مەردەمە دەرگیرە شەڕە کرد مردم قنی خستووە پاڵەوە حەزیە کرد بەم زندگی جمهوری ئیسلامی بۆی دروست کردەکە بۆ مردمە وادار نەکرد دەرگیری شەڕیکەی درۆزن تەئاترە مبارزەس دەی چیتان کردگە وڵا 5,000 شەهیدمانداگە خەستە نەوی دەی بۆ مردن مەگەر ئەفتخارە براکەم تۆ شەڕە کردگە نەتیجەی شەڕێشێ بردوێ نەباخت شەڕ بۆ برد ئەکرن نەبۆ باخت شەڕ بۆ برد ئەکرێ نەبۆ باخت کوا بردە کوا وڵا 5,000 شەهیدم داگە ئافرین دەوڵەتە ئێرانی بردیوە ئافرین تۆ بە هەیکەلە کەسیفت بە عنوانە خاستە ئینقلابی و سیاسیە کوردی متەبەلور بووگی چیت کردگە 5,000 شەهیدت داگە کە چه ئەتفاقێ بکەوێ کە زوانە کوردی بخوێنین ئەو ئەمە ئەفەهمن دێ من ئەمە چۆن بشکێنم ئەم تەسویرە چۆن بشکێنم چۆن ئێشە ئەمە بشکێنیت ئەو نەمایشە مبارزە ئەدات خۆ مبارزە ناکات ئەو نەمایشە کوردبوون ئەدا خۆ کورد نییە من ئەم کاورا وا بازی ئەکا چی پێ بکەم چۆن تەکیا ڕوبەڕوو بوومەوە بابا خۆ من برزیلی قسە ناکەم تۆ حاڵی دەوێ مەگەر حەلیمە کوردستان نایەژێ 300,000 نیروی مسلحی هەز
نیروی مسلح تعریفی هەز هێزە مسلح تعریفی هەز یعنی بۆ پاراستنە چتێ سەرزەمینە یعنی پاراستنە سەرزەمینی نیروی مسلحە حیزبیە یعنی حیزبیە پارێزی دەی تۆ بۆ تفەنگچی پارتی گەرەکتە بکەیتە هێزە ملیە کورد پس تۆ گەرەکتە بیکەیتە هێزە ملیە کورد دەی ئیستا هێزە ملیە کوردە لەکوێ ئەم کوردە و ئەم خاکە کوردەوارە مەوردە حەملە واقع بوو یەک پێشمەرگەی تۆ حزوری بوو لەکوێ ئاخرین نمونەت بۆ بێرمەوە تەئاترەکەی کەرکووکتان لەکوێ تۆ حزور بوو بزان ئەگەر هێزە پێشمەرگەی تۆ سەربازە وەتەن وایە بە فەرمانە پاشەکشەکردنەوەی تۆ پاشەکشەی نایکردەوە و لە دەرە ماڵەکەی تۆی بە فیشەک ئەکوشت چون ئەیوت ڕەهبەرە خائینە بە خاکە ڕەهبەرە خائینە بە مەردمە تا ئیستا دیکتانە یەک کودتای نظامی یەک ئیقدامە بۆ کودتای نظامی ئینقلابە ئەسکەری لە ناوە هێزە پێشمەرگا بکرێ تا ئیستا دیکتانە فەرماندەیەکی باڵای هێزێکی فەرماندەیەکی باڵای هێزی پێشمەرگە تێرۆر بکرێت لەلایەن پێشمەرگەیەکەوە تا ئیستا دیکتانە دەی سوال چۆن ئەم گەماڵ باوکە نیرویە مەردمە کوردە چی دەرکردگە لە کوردایەتی ئێماغا چی دەرکردگە چی فەهمیگە لە کوردایەتی ئێماغا چی فەهمیگە لە وەتەن چی فەهمیگە لە سەرباز بوون پس تۆ وەختی ئەمانە جواو نایت و ئەمانە نیەی تەسویری تۆ تفەنگچی مەسعودی بارزانیت نە مقەدەسی نە پیای قارەمانێکی تۆ حیزێکی نۆکەری مزوریت وا هەر کە پوڵە پێ با مزوری بۆ ئەەکەی لە وجودتا نە مەردانەگی هەست نە پیاگی نە کەرامەت هەست ئەمما جنایەتە هەست ئەوی جنایەتە گەلە کۆمەی ئەنا وە تاک پیاگ نییە قسە بکەی بەڵام چواردانە حیزە بەکرێگیراوە وەکو خۆت لە کنار تاوێت دەمە قارەکە وەرێ تەنیا بکەوی پیاگنی دەمکەی تۆکەویتە لە چەپەڵەمە ئەکەویتە غەڵەتکردن دەی من ئەم تەسویرە ئەشکێنم کاکە تۆ بۆ حاڵی ناوێ بەچی بیشکێنم ئەم تەسویرە بەچی دێ ئەو ئێژێ ئەمە مقەدەسە قەحرەمانە فەداکارە فڵانە من چێژم بێژم نەوەڵا حیزە گەوادە خوێڕیە دووجنسەز تەجاوز پێکریاگە دەی کاکە کام بە چه زوانی ئێمە مبارزە بکەین چۆنی بکەین تۆ حەزی پێ بکەی بابگیان تۆ بە هیچی لەم دنیا حەز ناکەی تۆ ئینسان درۆزنێکی ئینسانێکی تەئاتری نەمایشیت من تەسویر واقعیم من کورد واقعیم من مبارزە واقعیم ئێمە هەیکەڵە حاکمیەتە کوردین بۆیە هەرچیەک ئێژی نەمایشی نییە مثال من وامە ناو ماشینەکەمە وامە سەرکار 2 سەعات تەعتیلم کردگە لە گیرفانە خۆم کوتاگمە بێمەم قسانە بکەم خۆ ناتکەم تۆ ڕۆشنۆ بکەم و هاتکەم تەکە تەساویرە شەڕ بکەم ئەفەهمی ئەم دیبەیتە مەیدانە شەڕە من ئەیکەم تۆ ئەسە احتیاجی وە من نییە تۆ خۆت ئەوەنە وەزل ئەزانیت فکر ناکەی لە من فێرەویت من یەکتەنە خەریکم شەڕە ئەم تەساویرە ئەەکەم ئەفەهمی ئەمانە و یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەک تەک خەریکن ئەم شەڕاکەن ئەمە شەڕە من دامێن یاگە تۆ ئرشادکەم تۆ بە هیچ ئرشاد ناویت تۆ لە هەر کوێیەکە نانێ فڕە دریاوێ توانی بڕۆی بگریت لە هەر کوێیەکە سوالکردنە ئەزانی لە هەر کوێیەکە شەهوەتە ئەرزاوێ خۆتی پێخەی 2000 جۆر ڕابەتەی جنسی ئەناسیت لە من فێرەویت نەباوە تۆ حەقیقەت وا لە بەردەمتە وەلی خۆت هەیکەڵە قێزەونە بۆگەنێ شکست خواردەگە فرۆشیاگە هەڕاجکریاگیت تۆ لە من فێر ناویت وەلی من
تەسویرە فاحشەیە تۆ دەرەخم کاورە بە منێژێت کاکە وەڵا خەڵک حەزی پێ ناکە لاوە لەم قسانە مەکە دەی من کەسێک بە حەزەویستی بێڕووم تێبکە بە حەزەویستی چون منفعەتەکەی تەئمینەکەم ئەو کەسە نە نیرووە نە فەردە حەقیقیە نە هێزە نە تەعبیر لە هیچێکەکە من ئەنتەری وامە بۆ چییە سەرزەمینە کوردەوار پڕ بوو گەلەم تەسویرانە بووچیمە تەمام ئەم جەهانە محاسرە بووگە لە تەسویرە نەمایشیە نظام سڵتە یەک تەسویرە حەقیقیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەوجودە بێ بەزەک بێ ئارایش بۆیە بزانن شرایەتە ئێمە بەغایەت سەخت بوو بۆ نەسڵە داهاتوو ئێژم ئێمە گەمارۆ دریاین گەلە کۆمە لێکریاین ئێمە سیستەماتیک چنیان خستە ناوە ئەم خاکمانە مەشیایە بمان گۆڕیایە مەجبور بووین زوانمان تێژوێت مەجبورین شەڕ بکەین مەجبورین شەڕ بکەین مەجبورین لە بەرامبەر ئەم تەسویرانە و ئەم بتانە بوێسین مەجبورین لە بەرامبەر درۆ و ڕیا بوێسین و تەنها ئەبزارمان حقیقەتە جەهانە کوردیە و ڕکبوون و سەریح اللەهجەبوون زوانە جەهانە کوردیە و نەحیچی تر ئەگەر ئێوە ڕێگەیەکی تر ئەزانن فەرموون ئەگەر ئێوە فکرەکەن خەلاقن باشتر ئەیهۆنۆ فەرموون ئەوە من دەسم پێکرد ئێوە ئیدامەی بن باشتر بابا ئێوە هەرچی شتە فاسدی ئەکەن من هاتم وتم ئەم حیزبانە کوردایەتیان نەکرگە هاتکن دەوڵەتە ئێرانی بەسەرمان و سوارکەن دوای ئەوەی کە من تەسویرە قودرەتە ئەم حیزبان مەشکان ئێدێ بەچکە حیزبی کەوتنە باسە گان و زۆڵە ناوە ئەم حیزبانە کاکە من کەی بەحسە گان و زۆڵم کرد کەی وتم بەحسانە بکەن بۆ نافەهمی جاهل وتم ئەمانە هاتکن دەوڵەتە ئێرانی بەسەر سەرمانۆ بێڵنۆ هەرچی حرەکەتی شەکردی گیانە دروستکردنە دەوڵەتە جوولەکەی ئێرانی بووگە دەنا من ڕووم کردە بنەماڵەی بارزانی وتم تۆ بریا پیا گوایی تا دەژنە بوایە بەڵام تا ئەسکەندەرونە بگرتایە شکۆت بە هاوردایە بۆ مردمە تۆ فکرەکەی من وتم ئەمانە بۆ شەڕیان کردگە یا لە یەکتری کوشتگیانە کارخاسێکیان کرد چون ئێمەش سوحالەوانە کوژین وەکو سەگەیان تۆ پێنین بۆ چون تۆ لە دانانە دەوڵەتە لە بەرامبەر هەر نەیارێکی ئێرادەی ئەم ئومەتە ئێشێ بە قودرەت و بێسی وە لە ناوی بووی ئمە کەی مشکلمان ئەوەسە کەسێکی کوشتگە مشکلمان ئەوەسە ئەم کەسە بۆ کوژیاگە لە پشتە چی کوژیاگە ئەمەسە ئێمە لە بەرامبەری یەک دنیا بلاهەت و نەمایشە لە مەردانەگی و ژیری و ئاقڵی و ئینسانیەت و کوردبوونا قەرارمانگر کە ئێشێ ئەمە بشکێنین و تەنە ئەبزارمان ئەمەسە هیچ ئەبزارێکی ترمان نییە محاسرە کریاگین لەم گۆی زەمینە سەرنەوشتێکی مەحتومی لە داڕمیان و داتەپیان و بەردەگیان بۆمان ڕقم داگە ئێمە تەکە ئەم چارە نووسە بە شەڕ هاتگین ئەو قەڵەمە ئەشکێنین ئەو دەفتەرە ئەدڕێنین لایەوە خۆش